ورا ورا فالكو دوو کۆمەڵەکەی ڕۆژهەڵاتی کوردستان ویستیان بە یەکگرتنیان ئاشتی و یەکهەڵوێستی بەیان بکەن، بەڵام دەرەنجامەکەی ڕەشتنی خوێن و دووبەرەکی بوو. هەریەکە لە کۆمەڵەی شۆڕشگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان مانگی 11 ساڵی ڕابردوو لە سوید یەکیان گرت. تەمەنی ئەم یەکگرتنە 7 مانگی خایاند و بەشێک لە سەرکردە و کادرەکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان دژی ڕێکەوتنەکەوەستانەوە و سکرتێری حەزبەکەی خۆشیان گەمارۆدا و دواتر لە بەیاننامەیەکدا ڕاینگەیان کە عومەری ئیلخانی زادەیان دوورخستۆتەوە. ئەوانەی دژی عومەری ئیلخانی زادە و یەکگرتنەوەکان لەلایەن ڕەزا کەعبیەوە سەرۆکایەتی دەکرێن و پێیان وایە یەکگرتنەوەکە کۆمەڵەی زەحمەتکێشانی لاواز کردووە و لە پێناو بەرژەوەندی مادیدا کراوە. ئەم دژایەتی و بەرە لە یەکگرتنەی لایەنە ناکۆکەکان لە ڕاگەنرا و تەوقدانی یەکتردا نەمایەوە، بەڵکو بەرەبیانی ئەمڕۆ ڕووی چەکەکانیان کردا یەکتر و سەرنجام دوو پێشمەرگەی کۆمەڵەی زەحمەتکێشان کوژران و پێشمەرگەیەکی دیکەش بریندار بوو. لەبارەی ڕۆداوەکەوە کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند کۆمەڵەی شۆڕژگێر بە سەرپەرشتی عەبدوڵڵای ئازەربار هێرشی کردۆتە سەر فێرگە و ئۆردوگا و بە قەناس تەقا لە پێشمەرگە کراوە. کۆمەڵەی زەحمەتکێشان دەڵێت دوای ئەوەی ئێمە کۆتایمان با پرۆسەی یەکگرتنەوە هێنا، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشان دەستیان داوەتە هەموو جۆرە ئاژاوەیەک. ئەو کۆمەڵی کە ئێستا ڕەزا کەعبی جێگیری سکرتێر سەرپەرشتی دەکات، عومەر ئیلخانی زادە بەوە تۆمەتبار دەکەن کە لە کاتی شەڕەکەدا هاواری کردووە و گوتوویەتی با خوێن بڕشێت. کۆمەڵەی زەحمەتکێشان هەریەکە لە عەبدوڵڵای موهتەدی و عومەری ئیلخانی زادە بە بەرپرسیار دەزانن لە کوژرانی دوو پێشمەرگەکەیان. لایەنی دووەمی شەڕەکە کە بەوە تۆمەتبار دەکرێن بە تەقەی ئەوان دوو پێشمەرگەکە کوژرابن کۆمەڵەی شۆڕژگێڕە. ئەم حیزبەش لەسەر ڕووداوەکە قسەی خۆی هەیە. کۆمەڵەی شۆڕژگێر ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ناوی لایەنی دووەم وەکو کۆمەڵەی زەحمەتکێشان ناهێنێ و پێیان دەڵێت ئەوانە گروپی دژە یەکگرتنەوەی کۆمەڵەن. کۆمەڵەی شۆڕژگێڕان بنەڕەتی شەڕەکەی ئەمڕۆ بۆ ڕووداوەکەی دوێنێ دەگەڕێنێتەوە دەڵێت دوای ئەوەی عومەر ئیلخانی زادە لەلایەن دەستەیەکی دژە یەکگرتنەوەی کۆمەڵە لە ماڵەکەی خۆیدا گەمارۆترا بوو، دۆخەکە کۆنتڕۆڵ کرا، بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە و سەر لە نوێ چەند کەسێکی دەستەکە لە شاخ هاتوونەتە نێو ئۆردوگای بانەگەورە و دەستیان کردوتەوە بە تەقا لەو شوێنەی ماڵی هاوڕێ عومەر ئیلخانی زادەی لێبوو. کۆمەڵەی شۆڕژگێر باسی کوژانی دوو پێشمەرگەکە ناکات و دەڵێت بۆ ماوەی یەک کاتژمێر لە ناو ئۆردۆگای بانەگەورە تەقەیەکی زۆر کراوە. کۆمەڵەی شۆڕژگێر پاراستنی گیانی عومەر ئیلخانی زادە و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە دەخاتە ئەستۆی ئەو کەسانەی کە وەکو گروپی دژە یەکگرتنەوەی کۆمەڵە ناوی هێناون. شەڕی هەردوو کۆمەڵەکە وای کرد حەزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش بیانەوێت ڕۆڵی نێوبژیوانی ببێنن. حەزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و داوا لە لایەنە ناکۆکەکان دەکات دان بە خۆیاندا بگرن و ڕێگە نەدەن دۆخەکە لەوە تاڵتر و ئاڵۆزتر ببێت. دەڵێت ئەوەی ڕوویدا لە بەرژەوەندی کۆمەڵە و کووردا نییە و کێشەکانیش چارەسەر ناکات. هاوکات کۆمەڵەی کۆمۆنیستی ئێرانیش ڕاگەیەنراوێک لەبارەی شەڕی نێوان کۆمەڵەی شۆڕژگێڕ و کۆمەڵەی زەحمەتکێشان بڵاو دەکاتەوە دەڵێت دەستبردن بۆ چاک لە کێشە و ناکۆکیە سیاسیەکانی نۆ ئۆپۆزیسیۆن بە توندی محکوم دەکەین و داوامان لە هەردوو لایەن ئەوەیە کە هەست بە بەرپرسیارەتی بکەن و ڕێگە نەدەن دوژمنانی خەڵکی کوردستان پیشات بن. کۆمەڵەی کۆمۆنیستی ئێران دەشڵێت ئێمە ئامادەین بۆ هەر چەشنە هاوکاریەک کە خزمات بە هێوە کردنەوەی بارودۆخەکە بکات. خواتان لەگەڵ.